هەڵسوکەوتنیان کرد، پشتی پیاوانیان کرد، هجرەتیان کرد و پشتی پیاوانیان کرد کە لە سەنگەرەکانی بەرگریکردن بن لە ماف و ئازادیەکانی وەکو هۆکارێک بەکارهێنی بۆ گەیاندنی پەیامەکەمان کە پەیامی پیرۆزی ئیسلام و جێبەجێکردنی شەریعەت بە ناوی ماف، ئازادی، یەکسانی ئەخرێتنە قەفەزێکەوە کە دوایی بە ئاسانی هینە. لە ساڵی 1994-95 کە لوتکەی تەحەدی و ئیلحاد بوو لە هەرێمی کوردستان لە کوردستان پاش ڕزگارکردن و پاش ڕوخانی ڕژێمی بەعس ئێمە کۆڵ و سێمیناراتمان هەبوو دژی ئەو ناحەقیەی کە بەرامبەر بە میلەتی کورد دەکرا، دژی ئەو ناحەقیە فیکریەی عەقیدەیەی کە هەبوو، واتە ئەو سەردەمە لە ئێستا خراپتر بوو. ئەوە کۆڕ و سێمینارەکان بوون کە خەڵکی هۆشیارە کردەوە، واتە قۆناغێکی تر لە کاری خوشکان دەستی پێکرد کە قۆناغی کاری مەدەنی بوو، قۆناغێک بوو کە ئێمە پێویست بوو بینە مەیدان، لەبەرەوەی ئەگەر ئێمە نەهاتینایەتە مەیدان بە لێشە و ڕێکخراو دروست بوون، ڕێکخراوی ئەلمانی دروست بوون، ئەفکاری سیریان بڵاوە کردەوە، هەروەکو ئێستا کە ئیبینین لە 2023 و لە سەدەی 21 کە کۆمەڵی ئەفکاری ژەهراوی ڕووی لە کۆمەڵگەی ئێمە کردووە. بە بۆنەی 31مین ساڵی یادی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانەوە پێمان خۆش بوو گفتوگویەکی کراوە دابنێن بۆ هەموو ئەندامان و بۆ هەموو لێبەرسراوانی بەشەکانی، ئەنێ هەردوو مەڵبەندەکانی مەڵبەندی 3 و مەڵبەندی 11 و هەموو ئەنجومەنەکان بەشداریان تیا کردووە ئەمڕۆکە و بەشی زانایان و بەشی مامۆستایانی عەبدوڵای کوڕی عومەر و هەمویان ئەمڕۆکە ئامادە بوونە لێرە باسێکی ڕێکخراوەکەمان با بزانین، یانی ڕێکخراوکار و ئیشی ڕێکخراومان لە پێشتر چۆن بووە و ئێستا بەچی ئاراستەیەکدا ڕۆیشتووە. تر هەرچی گفتوگویەک کارتی پێشنیار و ڕەخنێک هەیە لەلایەن میوانەکانەوە ئەوە دەدرێت بە خوشکان هەتاوکو کاری لەسەر بکەن و زیاتر بەرەو پێش بچەن. ئێمە دروشمی خوشکان خێزان پەروەردە پەرەپێدانە. یەکەم شت ئێمە لە خێزانەوە دەستمان پێ کردووە، چونکە هەتۆ ئەتا ماڵی خۆت ڕێک نەخەی ناتوانانی دەرەوە ڕێک بخەی. ئێمە ئیشی سەرەکیمان لەسەر خێزان بووە بە دەرەجێک، دوای هاتین پەروەردەی مناڵ و ئەو دەوروبەرمان و ئەو شوێنەی کە تایە ژیاوین، ئەو شوێنەی کە ئیشمان تیا کردووە توانیمانە بە کاری زیاتر پەرە بە خۆمان بدەین و بەشی پەروەردەمان هەیە لێرە. ئێستا بۆ خۆم مامۆستای بەشی پەروەردەی نێوجەوانانم، بەڵێ کچانی هەرزەکارمان هەیە هەر لە تەمەنی 12 ساڵەوە وەرمان گرتوونە تا تەمەنی 22 ساڵیشی هەر تێدا بووە. بە بەردەوام ئەوە هەموو ساڵێک ئێمە هاوینان خولی تایبەتیان بۆ ئەکەینەوە پەروەردەی تایبەت و بە جۆرەی ئەو گۆڕانکاریانی سەردەمیانی کە ئێستا هەیە وەکو بەکارهێنانی ئینتەرنێت و ئەو گۆڕانکاریە سەریعانەی کە کار نەکاتە سەر گەنجەکانمان هۆشیاریان بکەینەوە بتوانن ژیانی خۆیان ڕێک و پێک بخەن. سەرجەمکاریەکانی ژیان خاڵێکی تر بە درێژایی خەباتی ڕابوونی ئیسلامی کوردستان من حەزەکەم من هەندێک شتم وتووە، بەڵام ئەو برا و خوشکە بەڕێزانە چەند خاڵێکی گرنگمان پێ بدەن لە هەموو جومگەکانی کارمانە کە ئێمە ئەزانین ئەمڕۆ سیستەم بە شێوازێکە کارەکە کاری سیاسی، واتە ئێمە نامانەوێت پێشێنی مافی پیاوان بکەین بۆەوەی مافی ژن بەدەستبین. لەو تەمەنە درێژەی کە کار و خەبات و چالاکیەکانیان کاری جوانیان کردووە، کاری ناوازە بوون بەڕاستی. دیارە ئێمەش وەکو مەڵبەند پاڵپشتیەکی تەواوی ڕێکخراوی خوشکان دەکەن، لە هەموو کار و چالاکیانە دەیکەن، کاری خێزانی بی، کاری خێرخوازی بیتن، هەتا لە بواری کارێکە سیاسیش بێت. هەنگاوی گەورەتر لەوەدا دەست پێ دەکاتن کە پرۆژەی نوێیان هەبێ بە تایبەتیش لە بواری خێزاندا. چونکە یەکێک لەو کارە ساتە هەرە گەورانی کە ئەوڕۆ کۆمەڵگای کوردی دیارە تێکەوتووە هەڵوەشانەوەی خێزانی کوردیە کە ئەوەش دیارە کۆمەڵێک بەرنامەی بۆ داڕێژراوی ژەهراوی هەن لە پاڵ ئەو بەرنامانەدا کە بە تایبەتی دیارە سۆشیال میدیاژ ڕۆڵی خراپی جێڕاوە. جا بۆ ئێمە بین ئەو کۆمەلگایە ئاش بکەینەوە خێزان دووبارە ئاش بکەینەوە هەمویان بکەینە ئەو خێزانی کە خوددا و پێغەمبەر دەیانەوێتن، ئەوەیە دیارە
بەشداری کار و چالاکیەکانی ڕێکخراوی خوشکان بکەن و بێن دەرس و دراسی بەردەوامیان هەبێتن چونکە بەڕاستی ئەمانەوا دەکاتن خێزان بە تۆکمەیی بمێنێتەوە. ئەمڕۆ 31 ساڵ بەسەر دامەزراندنی ڕێکخراوی خوشکان تێدەپەڕێت. هەوڵەت بە جۆرە پانێڵەوە بە جۆرەی کارەکانی ڕابردوو و کارەکانی ئێستامان ئەوە دەسەلمێنێت کە خانمان کاری گەور و گرنگیان ئەنجامداوە. خانمان پێشەنگ بوون لە کارکردن لە بۆ گەشە پێدان لە ناو خێزان لە نێو ئەندامانی ماڵە پاشان لە بۆ دەرەوە. کاری ئێمەی خانمان کاری ڕێکخراوی خوشکان لە نێو کۆمەڵی دادگێریدا ئەرچی هەرە سەرێکیمان مرتلەوەی کە سەرەتا ڕووناچی بە خۆمازان و سوزانیای ئاین پێشکەش بە خۆما ئینجا دواتر پێشکەش بە دەوروبەر بکەین. ئەوەی لەم پانێڵەدا کە زیاتر زەختمانە سەرکردو کە خانمان کاری گەور و پێشنجیان ئەنجام بداوە بۆ کە لە ڕێگەی زانست و زانیاری پێشکەشکردن بە کۆمەڵگە کارەکانمان شاهێدەوە دەدەن کە خانمان توانیومانە چەندین خانم پێ بگەێنین پێشنگ بن چ لە ئێستا و چ لە ڕابردوو. هەندێک لایەنمان هەیە کە تازە بە تازە خانمانیان دەستێنەوە ئەنجومەنی سەرکردات بەڵام ئێمە چەندین ساڵ و زۆر لە مێژە چۆتە ناو ئەم بوارە کاری کردووە. بێگومان کارەکانمان زۆر بە باشی و زۆر بە پیرۆزی بەرەو پێش بردووە. هیچ شتێکیش بەبێ کەم و کۆڕی نییە بەڵام هەتا ئێرە هاتوون و بەردەوامیش دەبین بەڵێنی باشتر و کاری گەورەتریش دەبێت. پاشان کایەی حکم یا حکمڕانی کە کایەیەکی کاتێکە لە حیزبێکی ئیسلامی و قەناعەتێکی ئیسلامیەوە پێگەی ئافرەت بەهێز بکرێت خۆمان لە هەر یەک لەو شوێنانەیە بدۆزینەوە تەوزیفی ئەدوارمان کە کرد ئەتوانین بە ئاسانی دوبارە سڵاتان لەبێت خۆشەویستانمان لە شاری ڕانیە خوشکانی تازە پێگەشت و بوونەتە باڵاپۆش لێ دەستگای نوری حکمە ئاهەنگێکی بۆ ڕێخستون کە زیاتر لە 90 کچ و خوشکن کە تایدا بوونەتە باڵاپۆشی وە لێ ئاهەنگیان بۆ گەڕان لەگدانە گومانی تێدانی لەرەی کورسانە چەندین ڕێکخراوی زۆر باشن و ڕێکخراوی ئیسلامیەکان کە ئەمشەو بەردەوام کاری چالاکی زۆر باشیان هەیە چ بۆ خوشکان چ بۆ گەنجان لە بابەتە پەروەردەیەکان لە بابەتەکانی گاندنی پەیامە جوانەکانی ئیسلام و فێرکردنی فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ئەمەش یەکێک لەو نمونانەی کە بۆ ئەو خوشکە ئازیزانەیان ساز کردووە پێکەوە بینەری دەبین لە شاری ڕانیە. کە بەشداریم لەو فیستیڤالەکە زۆر دڵخۆشم کە زۆر دڵخۆشم زۆر سپاسی مامۆستاکانیش دەکەم زۆریشم پێخۆشە کە بەشداریم لەو پرۆژەیە کردو کە دایک و باوکیشم زۆریان پێخۆشە کە هانیشیان دای مامۆستاکان. بسم الله الرحمن الرحیم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد صدق الله العظيم. شاد و خۆشحاڵ بووین بە دیدارتان شادیدان هێنا بۆ بەدیاری بۆمان خزمەتکردنتان واجبە بۆمان پێگەیاندنتان ئامانەتە لە گەردنمان. بسم الله الرحمن الرحیم من ناوم پەیوین مەغدیدە بەشداریم کردووە لەو فیستیڤاڵە کە دەستەنتەر نوری حکمە و زۆر سپاسی سەرەتا زۆر سپاسی خوای گەورە دەکەم و دواتریش سپاسیان ئەو مامۆستایانی دەکەم کە ڕۆژانێ گوشەیەکیان فێرکردوم و کە تەحەمولیان لەگەڵمدا هەبوو بۆ سپاسی خێزانەکەم دەکەم کە یارمەتیان داوم لەوەی کە فێر بم. تاکو ئەو کاتەی خوا هێزی داوە ئێمەش پەیمانمان هەر بە ئەو داوە بێوەستان و بێوچان و لەسەر پێ و ئامادە بۆ خزمەتی دین و ئێوە دڵمان تامەزرۆ و چاوەڕێیە. ئێمە وەکو دەستگای نوری حکمە هەسڵاوین بە ئەنجامدانی فیستیڤاڵێک بۆ خوشکە جوانانەی کە تازە بوونەتە حیجاب کە ئامانجی ئێمە لێرەدا پەروەردەکردنیانە وەکەوەی کە لە قورئاندا هاتووە خوای گەورە پێمان دەفەرمێت جلوبەرگی شەرعی بپۆشن هەروەها ژمارەیان لە 90 تەلەبە زیاترە ئەوەی کە لەو فیستیڤاڵدا بەشدار بوو. بسم الله الرحمن
العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا